20 کاندیدمان هەبوون کە سەرپێچیان هەبوون 15یان سەرپێچیەکانیان لە هەمان کات کە ئاگادارمان کردەوە هەڵیان گرتووە ئەوە 5یشیان حالەمان کردەوە بۆ بەختە بەتاکید ینی بەشێک لەو کاندیدانی کە سەرپێچیان کردیە سەرپێچیەکانیان تۆمار کرایە لە لای ئێمە و بەشێکیان سەرپێچیەکانیان هەڵگرتووە هەر لە کاتی ئاگادارکردنەوەیان و بەشێکی تریشیان با بڵێن سەرپێچیەکانیان تۆمار کراوە و ڕەوانەی بەغدا کراوە بۆ ئەوەی پێبژاردنیان بۆ بکرێتن. سەرپێچیەکان تەنها بە مادی پێبژاردنیان پێکراویان گەیشتە ئاستی بەرزتر. ئەوەی کە ئێمە ڕاستمان کردووە تەنها بە پێبژاردننی مادیە و بەپێی جۆری سەرپێچیەکەش دەبێتن ئەو کاتە دەگاتە تا حەدی ئەوەی کە دوور بخرێتەوە و کاندیدە. داتایە کێ چەند کاندین تاوەکو ئێستا با بڵێن تووشی سزایی یاسایی بۆتەوە؟ بەڵێ تەبعاً ئێمە بەر لە ڕۆژێک بەر لە ئێستا ینی تەقریری دوێنێمان 20 کاندیدمان هەبوون کە سەرپێچیان هەبوون 15یان سەرپێچیەکانیان لە هەمان کات کە ئاگادارمان کردەوە هەڵیان گرتووە ئەوە 5یشیان حالەمان کردەوە بۆ بەختە. باشە کاک مەڕوان سەبارەت بە دەنگدەر چەند دەنگدەر مافی دەنگدانی هەیە و لەو بەشەی چەند کەس تاوەکو ئێستا کارتەکانی وەرگرتوێتەوە و چەندیش وەریان نەگرتوێتەوە؟ بەڵێ تەبعاً ئێمە لەسەر ئاستی پارێزگای هەولێر 1,000,078 دەنگدەری گشتیمان هەیە کە مافی دەنگدانیان هەیە و 85,793 دەنگدەر کە لە دەنگدانی تایبەت بەشدار دەبن مافی دەنگدانیان هەیە. سەبارەت بە دابەشکردنی کارتەکان ئێمە ئەو وەجبەی کە بەدەستمان گەیشتووە ئەوانەی کە لە 25/3/2025 سەردانی بنکەکانیان کردووە تا مانجی 6 دوو وەجبەی کارتەکانمان لەبەردەستە ئێستاکە و خەریکی دابەشکردنی لەسەر ئاستی پارێزگای هەولێر 53 بنکەی دەنگدانمان بنکەی تۆمارمان هەیە و لە کاتژمێر 8 بەیانی داوامی خۆیان دەست پێ دەکەن تا 5 ئێوارە بەردەوامە لە دابەشکردنی کارتەکان ڕێژەیەکی باشیان دابەش کردووە و لەگەڵ ئەوەشدا وەجبەی سێم مایە کە بگاتە دەستمان بۆ ئەوەی تەواوی ئەو کەسانەی کە لەو فترەی کە باسم کرد نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانیان ئەنجام داوە کارتەکانی خۆیان وەربگرنەوە. باشە کاک مەڕوان دوا پرسیار بێ سەبارەت بە ئەو کەسانێک کە کارتیان وەرنەگرتوێتەوە لای ئێوە ماوەتەوە ئێوە چی لەو کارتە ئەناکەن؟ بەڵێ تەبعاً ئێمە بەردەوام دەبین لە دابەشکردنی کارت تا ڕۆژی دەنگدان ینی کار دابەشکردن تا ڕۆژی دەنگدان کاتژمێر 6 ئێوارە دابەش دەکرێتن و هاوڵاتی دەتوانێتن سەردانی بنکەکان بکات لە ڕۆژی دەنگدان بۆ ئەوی کارتەکەی خۆی وەربگرێتەوە. ئەی سەبارەت بە فرۆشتنی کارتی دەنگدەر زۆر ئەم قسە ئەوترێت کە ئایا کەسێک یاخود هاوڵاتیەک دەنگدەرێک کارت بفرۆشرێت ئێوە وەکو کۆمیسیۆن هیچ ئەگەر هاتو پێی بزانن هیچ ڕێکارێکی یاسایی ئەگرنە بەرامبەری؟ بەڵێ بەتاکید ئەوە یەک لە تاوانەکان دەبێتن ئەو کەسەی کە شەکوای لەسەر هەبێت و بزاندرێتن کە کارتی دەنگدانی کڕیوە یاخود کە فرۆشتیتی ئەوە بەتاکید ئیحالەی دادگاکان دەکرێت و یاسا ئەو کاتە ڕێڕەوی خۆی دەگرێت.